ئاست وەرگێڕانە هەڵوەستەیە بکەین و بتوانین ڕای لەسەر بدەین ئاخۆ ژیانی وەرگێڕان لە کوردستاندا دروستە و بە شێوازێکی باش دەچێتە ڕێوە یاخود پێویستی بەوە هەیە ئێمە بە دیدێکی ڕەخنەگرانە سەیری بکەین ئەویش بە مەبەستی تێکشکاندن نا بە قەدەرەوەی بە مەبەستی بنیاتنا. من بۆ خۆم ناوم هەڵکەوت عەبدوڵڵایە، ساڵی 56 لەدایک بووم، لە کۆلێجی پزیشکی زانکۆی مستەنسریە بووم لە بەغا تا پۆلی 4م خوێندووە، لەبەر چالاکی سیاسی ڕام کرد لە ساڵی 82 ئەو کاتەکە بڵێن کە قۆناغی 4م بوو. لە شاخ بووم بۆ ماوەی تقریبەن ساڵ و نیوێ لە ڕاگەیاندنی شم کرد. لە ساڵی 82 چوومە سووریا و تقریبا ساڵ و نیوێکیش لێیە بوون. کاتی مفاوەزاتی یەکێتی لەگەڵ حکوومەت من گەڕامەوە نەچم بۆ ئەوروپا بە پێچەوانەی هەموو هاوڕێکانمەوە. ئەو کاتە کە زۆربەی چوە دەرەوەی وڵات. کاتێ هاتیشمەوە لەبەر هەندێ تێڕوانین و جیاوازی تێڕوانین من ماوەیە مامەوە. دوایەوە جارێکی تر لە ساڵی 85 من چوومە دەرەوەی وڵات. لە ساڵی 86 گەیشتمە دانیمارک. لە مانگی 12 ساڵی 86 یعنی دوای 3 مانگ لەوەی من گەیشتمە ئەوروپا گۆڤاری یەکگرتنم دەرکرد کە گۆڤارێ بوو لە ئەوروپا دەرەچووە تا ئەو کاتەی کە تێکەڵ بە گۆڤاری ئازادی بوو و ڕەهەندمان دروست کرد. 7 ژماری لێ دەرچوو لەگەڵ 2 ژمارەی گۆڤارێکی وەرگێڕان بە ناوی دەروازەوە و ئەو کاتە با بڵێن من کە لایەنی تیوری گۆڤارەکەمە بردەڕێەوە. کاک فەرهاد فیرباڵیش ئەو کاتە کە لە دانیمارکە ژیا دوای چووە فەڕەنسا و بەرپرسی ئەدەب و هونەرەکەی بوو. لە ساڵی 2001 بۆ یەکەمین جار دوای 16 ساڵ هاتمەوە کوردستان و لەو کاتەوە لە دەستگای چاپ و پەخشی سەردەمی ژەکەم لەوێ چەند ئیشێکم کردووە. سەرەتا بەڕێوەبەری نووسینی گۆڤاری ئایندە بووم، دوای ئەوە بووم بە بەڕێوەبەری نووسینی گۆڤاری سەردەمی کوردی کە ئیشی وەرگێڕانە. لە دوای ئەوەش پرۆژەی گۆڤاری منداڵی سەردەم دەستی پێکرد لە 2006 کە ئێستا سەرنووسەری ئەو گۆڤارم و بەردەوامم لە دەرکردنی گۆڤارەکە. تا ئێستا 154 ژماری لێ دەرچووە. ماوەیە وەستا بە دیجیتال بوو، بەڵام ئێستا بە پشتگیری و یارمەتیدانی کاک فاروقی مەلا مستەفا وەکو سپۆنسەری گۆڤارەکە 2 مانگ جارێ بە وەرەقی دەرەچێ، یعنی واتە لە بریوی 12 ژمارە دەرچێ 6 ژماری لێ دەرەچێ. لە ژیانی نووسینی خۆمدا تا ئێستا بە نووسین و وەرگێڕانەوە نزیکەی 160 کتێبم هەیە، بەڵام بەشی هەرە زۆری 50 کتێبێکی نووسین وەرگێڕانە و من بە درێژایی ئەو کاتی لە دەرەوەی وڵات بووم یاخو هاتوومەتەوە لە بواری وەرگێڕانیشم کردووە. ئەگەر ئێمە قسە لەسەر ئەو بابەتی ئەمڕۆ بکەین پرسیارێ لە خۆمانەکەین ئایا وەرگێڕان بۆ خۆی چییە؟ نامانەیە بچینە ناو پێناسەیەکی تیۆری، چکە بابەتەکەی ئەمڕۆمان بابەتی قسەکردن نییە لەسەر وەرگێڕان، بەقەدەرەوەی بابەتی قسەکردن لەسەر خودی وەرگێڕان لە کوردستان و گرفتەکانی. وەرگێڕان ئەگەر بریتی بێ لە گواستنەوەی کولتور و زانست و تێڕوانینی ئەوی دیکە بۆ سەر زمانی کوردی، واتە ئێمە 2 لایەنمان هەیە، زمانی دایک لەگەڵ زمانی ئەوی دیکە. و لە ناو پرۆسەی وەرگێڕانە ئێمە چەند کارکتەرێکمان هەیە یاخود چەند کۆڵەکەیەکمان هەیە کە پەیوەندی بە وەرگێڕانەوە هەیە. یەکەمیان بریتیە لە وەرگێڕ، دووهەمیان بریتیە لە بابەتی وەرگێڕان خودی زانستی وەرگێڕان، سێهەمیان بریتیە لە خوێنەر، یعنی ئایا ئەو کەسەی کە بابەتەکەی تۆ وەردەگرێ، و چوارەم کایەکانی وەرگێڕان. لای ئێمە بەداخەوە ئەگەرچی وەرگێڕان لە دوای ڕاپەڕین بە تایبەتی لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس گەشەکردنێکی زۆری بەخۆوە بینی، ئەنجامی گەشەکردنی لایەنی دارایی و لە ڕووی چەندایەتیەوە ئێمە لەوانەیە هەرێکێ لە ئێوە بچێتە دەستگا ڕۆشنبیریەکان بە هەزارەها ئێمە کتێبمان هەیە، بە هەزارەها کتێب لە ناو کتێبخانەکان. واتە لە ڕووی چەندایەتیەوە کێشەیەکی ئەوتۆمان لەوانەیە نەبێ ئەگەرچی هێشتا لە ئاستی خواست و تموحی ئەمەدا نییە. یعنی ئەگەر ئێمە سەیری ئەو زانین و مەعریفەیە بکەین کە لە دنیادا ڕۆژانە بەرهەم دەهێنرێ، جا لە ڕێگەی نووسراوە بێ یا لە ڕێگەی دەنگەوە بێ یا لە ڕێگەی وێنەوە بێ، ئەوەندە زۆرە ئێمە ئەوەی کە کردومانە تا ئێستا زۆر لە ئاستێکی خوارەوەدایە. ئێمە گەر وڵاتێکی وەکو بڵێن دەوڵەتە عەرەبیەکان وەروەگرین بەرامبەر بە جیهان، یعنی
ڕێژەی بەرهەمێنانی کتێبیان وەکو ئەوەی لە راپۆرتی پەرەپێدانی مرۆیی لە ساڵی 2004 و 5 دەرچوو لە ئاسێکی زۆر خوارەوەدایە ماڵی ینی لەگەڵ ئەوەشدا کەوان چەندین دەوڵەتن لای ئێمە چەندایەتی وەرگێڕان گەشەی کردووە بەڵام پێم وانە لە ڕووی چۆنایەتیەوە لە هەمان ئاستا بێت. یەکەم پرۆژەی وەرگێڕان یاخو پرۆسەی وەرگێڕان لە هەرێمی کوردستان ئەوەندەی خولیایەکی تاکە کەسیە تا ئێستا نەبووتە خولیایەکی دامەزراوەیی. هەتا ئێستا لای ئێمە چ لەلایەن حکومڕانیەوە و چ لەلایەن دام و دەستگا جۆر بە جۆرەکانەوە وەرگێڕان نەبووتە موئەسەساتی واتە نەبووتە پرۆژەیەک کە ئەو پرۆژەیە ڕۆڵی هەیە لە پەرەپێدانی کۆمەڵگەدا. ئەگەر ئێمە سەی زۆربەی وڵاتانی دنیا بکەین گەشەکردنی ئەو وڵاتانە لە ئەنجامی ئەوە بووە کە بەریەکەوتنیان لەگەڵ ئەوی دیکەدا هەبووە و کولتور و بەرهەمە معریفی و فەلسەفی و هونەری و ئەدەبیەکانیان وەرگەڕاوەتە سەرە و زمانە لە نەتیجەی ئەوە پەرەپێدان ڕێنسانس کۆمەڵیشت ڕوویداوە لە وڵاتانەدا. بەڵام لە لای ئێمە ئەم پرۆسەی تاکە کەسیە. من حەزم لە وەرگێڕانە خولیای وەرگێڕانم هەیە لەناو ئەو وەرگێڕانەشدا خولیای ڕشتێکم هەیە ینی بوارێکم هەیە ئەچم ئیشی خۆمەکەم لە دەرگای ئەم دام و دەستگا دەم بۆم چابەکە یا بۆم چابناکە و ئەو دامەزراوانش کە ئێستا هەیە ئێستا بەشێ لە بازرگانیشی تێکەوتووە بەشێ لە بازرگانی واتە ئەگە جاران هەندێ دامەزراوە هەبوو بێ بۆ نمونە دەستگای مکریانی لە هەولێر مەسەرەن دەستگای سپیرێس یا لێرە لە سلێمانی دەستگای سەردەم یا ئەوانە لە تەنیش ئەوانەشەوە ئەندێشە دروست بوو غەزەلنووس دروست بوو لەگەڵەوەی جەمال عیرفان و لە هەولێر بۆ نمونە کاک حەسەنی ئاوێر دروست بوو چەندین کەس دروست بوون واتە لەگەڵەوەی ئێمە نەمانتوانی بیکەین بە موئەسەساتی ئیشی وەرگێڕان تا پلەیەکی زۆر بازرگانیە و هەر ئیشێکیش بە پلەی یەکەم ببێتە پرۆژەیەکی بازرگانی لە چەندایەتی بڵێن چۆنایەتەکە یەتە خوارەوە لە چەندایەتەکەی ئەچێتە سەرەوە و ئەمە کارەساتێکی گەورەی کە لە کوردستان یەکەم وەرگێڕان نەبووتە کارێکی بەدامەزراوەیی بوون. خاڵێکی تر ئێمە هەتا ئێستا نەمانتوانی شتێ دروستکەین کە پێی دەوترێ سانسۆری معریفی بۆ وەرگێڕان. سانسۆر بۆ مانایە نە من کتێبێ بەرمە وەزارەتی ڕۆشنبیری یا کتێبخانەکان لە سلێمانی بۆی ژماری سپاردنم بداتێ کۆنتترۆلی کا بڵێ وەڵام کتێبە چاپ ناکەم لەبەرەوەی ئەمە زۆر چەپڕەوانەیە یا مەسەرەن زۆر ڕاستڕەوانەیە یا لەبەرەوەی لەگەڵ بڵێن ناسیۆنالیزمی کووردا ناگونجێ نەک لەو ڕوانگەوە لەو ڕوانگەیەوە کە ئێمە ئەبێ هەندێ دەستگامان هەیە بزانێ ئەم وەرگێڕانانەی کە لە لای ئێمە پێشکەش دەکرێت بەڕاستی وەرگێڕانی ڕاستەقینەن ئایا توانیویانە پەیامی نووسەر بگەێنن ئایا توانیویانە ئەو زاراوانەی کە لە وەرگێڕانەکانە بەکاری دێنن وەکو خۆی گەیان دەبێتیان چونکە لە هەموو زمانێکا خەسڵەتی زمانەوانی خۆی هەیە بۆ نمونە زمانی کوردی لەگەڵ زمانی عەرەبی زۆر جیاوازیەکی گەورەیان هەیە لەوانەیە بۆ یەک واتە یەک وشە چەندین هاواتە هەبێ ئەوەی کە پێی بەنگلیزی پێ دەوترێت سنۆنوم و بە عەرەبی پێی دەوترێت متەرادیفات. ئایا ئێمە کە ئەو کتێبە وەردەگێڕین خەڵکانێک پێیدا چوونەتەوە هەڵی سنگێنن کە لە ڕووی وەرگێڕانەکەەوە وەرگێڕانێکی باشە ئەمە گرفت ینی یەکێکە لە گرفتەکانی دیکە کە ئێمە هەمانە. خاڵێکی تر کۆڵەکەی یەکەم کەوتمان وەرگێڕ لە کوردستانە چۆن دروست دەبێت. ئایا ئێمە لە زانکۆکانی کوردستان لە ئەکادیمیاکانی کوردستان خوێندنێکمان هەیە کە وەرگێڕمان بۆ دروستکە لە زۆر لە وڵاتەکانی دنیا خوێندن هەیە کە پێی دەوترێ خوێندنی زارەکی یعنی ئەو کەسانی کە تەرجەمەی بەدەمەکەن یا خوێندنێک کە لە ڕێگەی دیکۆمنت و نووسینەوە وەرگێڕان دەکەن. هەموو ئەو کەسانە یا بەشی هەرە زۆری ئەو کەسانە کە بە خولیای تاکە کەسی فێربوون لە تەجروبەوە دەسی بە وەرگێڕان کردووە و تا توانیوێتی ببێتە وەرگێڕێکی مامناوەندی یا تا ڕادەیە باش لەوانەیە بە سەدان هەڵەی کردبێ و ئەو هەڵانە لەوانەیە بڵێ یەقەیچیەکە ینی سوار تا نەگلێ نابێ بە سوار. ئەمە خەوشیەکەی لەوەدایە کە تۆ وەرگێڕان چەمک و واتا دەگەیەنی بە نەوەکانی خۆت. ئەگەر ئەم چەمک و واتایانە بە شێوەی هەڵە بگەیەنی تۆ بێت لە چەندین ساڵی داهاتووە ئیش لەسەرەوەکەی چۆن بتانی ئەم نەوانە پاکەیتەوە لەو چەمک و واتا هەڵانەی کە لە ناو وەرگێڕانی ئێمەیە بەکارهاتووە. ئێمە زۆر وشەمان هەیە من بە جۆرێ بەکاری دێنم مامۆستا بە جۆرێ دکتۆر بە جۆرێ بەکاری دێنی یەکێکی تر تا ئێستا کۆڕی زانیاری کوردیش
چ لێرە بێت چ لە هەولێر نەیانتوانیوە وەکو سەردەمی کە لە عێراق هەبوو ینی جۆرێ لە زاراوەسازی دروستکەن بۆ ئێمە بتوانین پەنای پێبەرین هەرێکێ بە سەلیقەی خۆی زاراوە دادەتاشێ ئێمە لە کوردستان وەرگێڕمان بە شێوەی زانستی ئوسوڵی پەروەردە نەبووە و ئەمە بۆ خۆی خەوشەیەکی گەورەیە خاڵی دووەم چێە سەرپەرشتی پرۆسەی وەرگێڕان دەکات یعنی لە ناو دامەزراوەکانە ئێمە کۆمەڵی خەڵکمانێ ئایا ئەوانەی کە لە کوردستانە وەرگێڕان کۆنتترۆل دەکەن یاخود بڕیار ئەدەندەوەی کتێبەکەی من بڵاو بێتەوە یا کتێبەکەی تۆ بڵاو نەبێتەوە کێ ئایا بۆ خۆی وەرگێڕێکی باشە ئایا خۆی لە زانستی وەرگێڕانە شارەزایە ئایا ئەتوانێ بەڕاستی ئەو ئیشەی کە پێی سپێراوە بیباتەڕێ لەو سەرەوە کتێبێکی شاکار بێتە ئاراوە نەک کتێبێ کە سەر لە شێوان دروستکە من لە زۆر کەسم بیستوەڵێ هەندێک لەو کتێبانەی خوێنمەوە لە دوای 15 لاپەڕە پێویستم بەوە هەیە کتێبە ئەسڵیەکەم لەبەردەما بێ بۆ ئەوەی بتوانم لێ تێ بگەم ئێواتە تۆ ئەو کتێبەت وەرنەگێڕاوە لە واقعدا و ئەمەش خەوشیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسەی کە بڕیار لەوە دەدا کە ئەو کتێبە دەرەچێت من نامەوێت لێرە ناو بێنم چکە ناو لەوانەیە جۆرێ لە ئاراستەی تەشهیری تێبکەوێ بەڵام خەڵگە ناسم دەستگای بەدەستەوەیە خۆی لە تەمەنی خۆیان دوو بابەتی نەنووسیوە بابەتێکی وەرنەگێڕاوە دەستگایەکی بازرگانیە باتەڕێوە و لە ساڵێکا لەوانەیە حدودی 100 بۆ 150 کتێب بە وەرگێڕان بڵاو کاتەوە ئایا حکوومەتی ئێمە لە هەرێمی کوردستان بۆ خۆی ئەرکی سەرشانی نییە کە ئەبێ ئەم کایەیە بە شێوەیە لە شێوەکان بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە ناڵم بە حکومی بکە بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە ئێمە نمونەمان زۆرە ئێمە نمونەی بۆ نمونە الكتاب للجميع ژنەکەی مبارەکمان هەیە کە مرکزی قومی تەرجەمەی لە مصر بردەڕێەوە و بە هەزارەها کتێبی نایابیان تەرجەمە کرد ئێمە بۆ نمونە ناوەندی تەرجەمەی عەرەبیمان هەیە لە لوبنان و دەیان مرکزی ترمانەیە ئایا کاتی ئەوە نەبوو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بوونی ئەم دام و دەستگا جیاوازانەیە دامەزراوەیەکی هەبوایە بۆ هەرێمی کوردستان کە ئیشی ناومان بنایە ناوەندی نیشتیمانی بۆ وەرگێڕان و پێویستیشی بەوە نەبوو بینایەکی زۆر گەورە دروست بکە یعنی بە بیرۆکراسی بکە یا بێنە کۆمەڵێ کارمەندی بۆ دابنێ چەند کارمەندێکی بۆ دانێم دوایەوە باشترین وەرگێڕەکانی کوردستان کۆکەمەوە پلانێدا دەنێم چۆن بتوانم کلاسیکەکانی فەلسەفە وەرگێڕم چۆن بتوانم لە بواری مێژوودا کۆمەڵێشت وەرگێڕم لە بواری فەلسەفە لە بواری زانست لە بواری تەکنەلۆجیای زانیاری لە هەموو ئەم بوارانەدا بۆ نمونە فڵان مامۆستا لە بواری زمانە شارەزایە بابێن ینی کۆمەڵێ کتێب لە بواری زمانەوانی لە جیهانەوە بکرێتە زمانی کوردی ئەو لە ماڵی خۆیەوە دانیشتووە ئەتوانی بە پاداشێکی دیاری کراو ئەو پاداشە کە هاندەریش بێ وەکو چۆن لە سەردەمی مەمونە هەبوو ئەیانوت بە قورسایی کتێبی وەرگێڕا و ئاڵتونیانەدا بە وەرگێڕەکە ئێمە ناڵێن بە قورسایی کتێبەکە ئاڵتونی بدەنێ بەڵام بە قورسایی کتێبەکە دیناری بدەنێ یعنی کەلەوانەیە نەگاتەوە ئاستە بۆی ئەو وەرگێڕە بتوانێت لە ماڵەوە خۆی تەرخانکە بۆ وەرگێڕانەکە واتە کێشەیە لە کێشەکانی لای ئێمە ئەوەی کە لایەنی بازرگانی ئەباتە ڕێوە لە هەرێمی کوردستان بیر لە ژمارە دەکاتەوە بیر لەوە دەکاتەوە کەسی ڕۆمانێکی بۆ وەرگێڕێ و ئەو ڕۆمانە لە بازارە بازارێکی باشی هەبێ و بتوانێت لە ماوەیەکی کورت تا 5-6 ملیۆن قازانجی پێ بکە بەلایەوە ئەو گرنگ نییە یەکەم ئەم ڕۆمانە بە باشی وەرگێڕاوە و چێژی ڕۆمان و ئەدەبی لە دەست نەداوە بەلایەوە ئەو گیرفانە و ئایا لێرەدا حکوومەت نەئەبوو لەم ئاسەدا هەڵوەستەیەکی بکردە بۆ ئەو بوارەی ئێمە خاڵێکی ترکە ئێمە لە بواری وەرگێڕانە هەمانە لە ناو دامەزراوەکان زاڵبوونی توخمێکە بەسەر توخمەکانی دیکە ئێمە بۆ کوردستان و گەشەکردنی کوردستان پێویستیمان بە چییە لە بواری وەرگێڕانە من ناڵێم نابێ ئەم بوارە بکەین یا ئەو بوارە بکەین بەڵام کوردستان بە تاقی تەنیا بە ڕۆمان گەشە ناکە ئێمڕۆ لە کوردستانە ڕۆمان زاڵە بەسەر هەموو شتێکە و ئەمە جۆرێ لە تەمبەڵی فکریشی دروست کردووە بۆ چونکە ڕۆمان زۆر پێویستی بە تێگەیشتنی عەقڵێکی زۆر پێشکەوتوو و خوێنەواریەکی زۆر گەشەکردو نییە فەنتازیایە تۆ دادەنیشیە خوێنی یەکەم ئایا ئەو ڕۆمانانی وەرگێڕاون چێ توانیوەتی بە باشی وەریگێڕێ ئەمە یەکەم تێبینی خاڵی دووەم ئەی لە بوارەکانی ترە ئێمە چەند کتێبمان وەرگێڕاوە و ئەوانەی کە وەریان گێڕاوە چەندین کتێبمان هەیە لە بواری فەلسەفەیە وەرگێڕانیان بۆ کراوە لەسەر هیگڵ و لەسەر هایدگەر و لەسەر هەموو فەیلسوفانەی دیکە
کێ بە تایبەتی لە بەشی ئەکادیمیای ئێمەدا چەند لە مامۆستا بەڕێزەکان هاتن ئەمانە بێنن شەنوکەویانکەن بزان ئایا ئەو زاراوانی ئەو کەسانە بەکاریان هێناوە لە وەرگێڕانە لە ڕاستیدا نووسەر یا فەیلسوفەکە مەبەستی بووە. من پێم وایە وەرگێڕ ئەگەر بێوێ وەرگێڕان بکە گرنگترین شت ئەوەیە ئەبێ لە زمانی دایکی خۆیان زۆر شارەزا بێ و خاڵی دووهەم ئەبێ لەو زمانش کە بۆی وەرەگێڕ لێوەی وەرەگێڕێ ئەبێ زمانی زۆر شارەزا بێ لە زمانەکەیە و ئەبێ بچێتە فەزای ئەو نووسەرەی کە کتێبەکەی تیان نووسیوە. من بۆ نمونە لە بواری فەلسەفەدا کتێبی عەلی حەربم وەرگێڕاوە. عەلی حەرب ئێوەی ناسم فەیلسوفێکی لوبنانیە، کابرایەک نییە، ینی بە شێوازی خۆی دەنووسێ و ینی تێرمینۆلۆجی و با بڵێن وشەسازی خۆی هەیە بە ئاسانی هەموو کەس لەوانەیە نەتوانێت وەریگێڕێ. بەلای کەمەوە هەموو کەس دەتوانێت یەکێ لە بیریارەکان بگرێ و کتێبێکی وەرگێڕێ، بەڵام تۆ بچیتە فەزای ئەو جگە لەوەی زمانی خۆت باشەزانی جگە لەوەی زمانی ئەوی دیکە باشەزانی ئەبێ بچیتە فەزای ئەو نووسەرە خۆشیەوە بۆ ئەوەی نەخیانەت لە نووسەرەکە بکەیت و نە لە خیانەتیش لە خوێنەرەکەت بکەیت. تۆ کاتێک ناتوانانی عەلی حەرب یا هایدگەر یا هیگڵ یا مارکس وەکو خۆی بگەێنی بەپێ ئەو زاراوانی کە ئەو بەکاری هێناوە بەپێ ئەو دنیابینی کە ئەو ئیشی تێدا کردووە، بێگومان هەم خیانەت لە نووسەرەکە دەکەیت چونکە ئەو ناگەیەنی و هەم خیانەت لە کێ دەکەیت؟ خیانەت لە خوێنەرەکەشت دەکەیت. ئەمە با بڵێن گرفتێکی تر جاربەجار لە سەرەکی دەرەچم و ئێمەوە ناوەوە کەواتە بە کورتی لە لای ئێمە پرۆژەی وەرگێڕان پرۆژەیەکی بازرگانیە بە پلەی یەکەم نەبووتە دامەزراوەی. خاڵێکی تر ئەو کەسەی کە وەرگێڕان دەکا لە ڕێگەی ئوسوڵیەوە پەروەردە نەبووە، بە شێوەی خبرە و ینی گەشەکردن هاتوۆتە ئاراوە و بەشێ لەمانە خەڵکانی خوێنەواری ڕووناکبیری ژنین کە تۆ بۆی وەرگێڕبی ئەبێ بخوێنیتەوە، ئەبێ خوێندنەوەت زۆر بێ، ئەبێ فەرهەنگی زۆرت هەبێ، ئەبێ لە بری یەک فەرهەنگ دوو فەرهەنگ لە ماڵەوە مەسەن تۆ عەرەبی نابێ بە تاقی تەنیا فەرهەنگی شیرین یا شیرینی نوێت هەبێ، تۆ بێت چەند فەرهەنگی کوردیشت هەیە لە بەردەستا بێ، ئینگلیزی کوردیت لە بەردەستا بێ، عەرەبی ئینگلیزیت لە بەردەستا بێ، بۆ چکە جاری وایە زاراوەیەک کە شتێکی لێوە وەردەگێڕی لە عەرەبیەکەیان ناتوانانی بە کوردی هاواتای بۆ بدۆزیتەوە، چۆن بگەڕی بە دوایە ئەوی ترواتە ئاسی ڕووناکبیری وەرگێڕ زۆر گرنگە بۆ ئەوەی وەرگێڕانێکی باشکە. هاتینە سەروانی کە سەرپەرشتی دەستگاکانەکەن بەداخەوە لەم ئاستەشە ئێمە ئەتوانین بڵین تاکە ئەوانەی ئەو دەستگایانە دەبەنە ڕێوە وەرگێڕی باشن و خەڵکانێکن تێدەگەن لە وەرگێڕان و ئەزانن گرنگی وەرگێڕان لە کایی ئێمەدا چیە. یەکێکی تر لەو گرفتانە ئێمە لە سەردەمی ئێستای تەکنەلۆجیایە ئەگەر بینە سەرەوە بریتیە لە تەرجەمەی ئەلکترۆنی. خەڵکانێکی زۆر پشت بە ئەوە ئەبەسن کە پێی دەوەسترێ با بڵێن زیرەکی دەستکرد، ئەوەی کە پێی دەوت ئێمە لە ناو گوگڵا هەمانە بریتێ لە گوگل ترانسلیتەر یا ئەپلیکیشنەکانی تر کە ترانسلیتەر ئەنی وڵێن وەرگێڕانمان بۆ دەکا، خەڵکانێک دێن پشت بەمە دەبەستن، پشت بەم سەرچاوانە دەبەستن، ئەوە لە یاد دەکەن کە ئەو عەقڵە کە لە پشتی ئەم ئەپلیکیشنەوەیە ناتوانێت فەزای کتێبەکەت بۆ بگوێزێتەوە، ینی ناتوانێت فەزای نووسەرەکەت بۆ بگوێزێتەوە. ئەو لەناو ئەوە قاموس هەیە، کۆمەڵێ زاراوە و دەستەواژە و ڕستە ڕێکخراوە لە عەقڵی ئەو کۆمپیوتەرەیە، تۆ کە ئەیدەیتێ ئەگەر وشە عەرەبیەکە 5 هاواتای هەبێ ئەو بە یەکێ لە هاواتەکانت داتێ کە لەوانەیە ئەو هاواتایە نەبێ کە لە واقعدا تۆ پێویستە ئەبێ لە ناو دەقەکەیە هەبێ و ئەمە بۆ خۆی لە لای ئێمە ئێستا لە ناو گوگڵی شاهینی کوردی هاتۆتە ئاراوە. ئەگەر بێت و ئەم زمانە کوردیە تۆزێ گەشە بکە لە داهاتوە لەوانەیە ئێمە تووشی کێشەیەکی زۆر گەورە بین، کۆمەڵی خەڵکی زۆر بێ لە بواری وەرگێڕان ئیشکە کە لە واقعدا بۆ خۆی وەرگێڕ نییە، لە گوگل ترانسلیتەرەوە یا هەر ئەپلیکیشنێکەوە شتەکەی خۆی وەردەگێڕێ و ئەیهێنێتەوە ئەیفرۆشێتەوە بە ئێمە بەوەیکەوە ئەوە بەرهەمی خۆیە. ئەگەر چی ئێستا ئێمە بۆ نمونە ئەپلیکیشنی تریشمان هەیە و لەوانەیە بەڕێزان دکتۆرانی زانکۆ ئێستا بزانن ئێمە تووشی سەرێشەیەکی زۆر دەبین لە ماوەی داهاتوو ئەپلیکیشن هەیە تۆ توانی پێی بڵێ بابەتێ بۆ بنووسێ، تێگەی قسەی لەگەڵەکەی ئەڵێ بابەتێکم بۆ بنووسە. ئێمە لەو ڕۆژانەیە لە سەردەم دانیشتبووین مامۆساڕەوە بۆ خۆی چیرۆک نووسە و ڕۆمان نووسە و برادەرێ بە سوحبەت وتی مامۆسازانی ئێستا ئەتوانم بە ماوەی 5 دقیقە حەزت لە چ چیرۆکێکە بۆ هین بکەم، ئەوای قسەی لەگەڵ ئەپلیکیشنەکە کرد چیرۆکێکم بەرێ لە لاپەڕەیە زیاتر نەبێ
و باسی کەسێ بکە کە ژیانی ئابووری زۆر خراپە و کەس نییە هاوکاری و ژیانی بکە یەکسەر چیرۆکەکەی دایە. ئەمە مەترسێکی گەورەیە. ڕاستە گەشەکردنی تەکنەلۆژیا بۆ مرۆڤ زۆر زۆر گرنگە، بەڵام نابێ بگاتەوە ئاسەی کە بەهۆی تەکنەلۆژیای زانیاریەوە بەهۆی زیرەکی دەستکردەوە ئتر مرۆڤ ببێتە پلە دوو لە داهاتوە. ئەمە مەترسێکی زۆر زۆر گەورەی ئێستا کاتی ئەوە هاتۆ بەڕاستی ئیشی لەسەر بکەرێن. ئێمە بۆ خۆمان مەسەرەن لە سەردەم بەتەمان زنجیرەیە کتێبی درێژ یان کتێب لەسەر مەسەلەی زیرەکی دەستکرد دەربکەین، چکە مرۆڤی ئێمە لە کای ڕۆمان و ئەدەبیاتە گیری خواردووە کەمتر دەچێتە ناو کایەکانی تر، و ئەمە بۆ خۆی مەترسیەکی گەورەیە بۆ داهاتوو. خاڵێکی تر لە لای ئێمە لە وەرگێڕانە پێی دەوترێت وەرگێڕان لە دەستی دووەوە. وەرگێڕان واتە تۆ کتێبێ وەردەگێڕی، ئەو کتێبە لە بنەڕەتدا بە ئینگلیزی نووسراوە، بەڵام یەکێک لە فارسیەوە وەریەگێڕێ، یەکێک لە عەرەبیەوە وەریەگێڕێ، و ئەمە بەڕاستی ئیشکالێتێکی زۆر زۆر گەورەیە، بۆ چونکە ئەو کەسەی کە وەریگێڕاوە بۆ زمانی عەرەبی چەند سەرکەوتوو بۆ لەوەی کە دەقەکە وەکو نووسەرەکە بگەێنێ. ئەمە ینی خاڵێکی گرنگە. ئەگەر ئەو توانی بێتی 180 بگەێنێ، ینی 120 لە دەستدا بێ، یە کاتێ تۆش دێنی لاو عەرەبیەوە وەری دەگێڕی 120 کەش لە دەستدەدەی، ئەو کاتە تۆ 160 نووسەر ئەگەێنی بە خوێنەرەکەی خۆت. وەمە بۆ خۆی کێشەیەکی گەورەیە. من بۆ خۆم لە زمانی دووەمەوە کتێبم وەرگێڕاوە، بەڵام هەمیشە زمانە یەکەمەکەشم هێناوە. من بۆ خۆم دانیمارکی ئەزانم، ئینگلیزی ئەزانم و لەگەڵ عەرەبی. ئەم سێ زمانە دایمەن ئەگەر بەرهەمەکە بە ئینگلیزیش دەرنەچوو بێ، بۆ نمونە بە زمانی مەسەرەن ئیسپانی کورسی سەرۆکایەتی وەختی خۆی وەرم گێڕا، ئەم کتێبە بە ئینگلیزی نەنووسراوە، بەڵام من ئینگلیزیەکەیم پیا کرد. بۆ ئینگلیزیەکە چونکە دائیمەن ئەو وڵاتانە مزداقیەتی وەرگێڕانیان خەڵکەکان شارەزاترن لەوانی لای ئێمە، تا ڕادەیەکی زۆر نزیک لە دەقەکەوە بڵێن ڕۆمانەکەت پێ ئەگەێنن یا دەقەکەت پێ ئەگەێنن. لە لای ئێمە ئەم کێشەی زمانی دووەمە من بە واقعی تووشم بوو، ینی حەزەکەم باسی بکەم لە نەتیجەی هەڵسەنگاندنی دەقی عەرەبی و دەقی ئینگلیزیەکە 65 لاپەڕە لە کتێبەکە لابرا، و ئەوەی لابرابوو لەبەرەوە نەبوو قورس بوو، ئەوە نەبوو لای ئێمە ڕۆدا. لای ئێمە زۆر یەکێ لەو کێشانەی هەمانە ئەگەر نووسەرێ دەرەقەتی وشەیەنەیە دوای دێمەسەری یا ڕستەیەنەیە فڕێدا، ئەوە نییە ئیتر لە کۆڵ خۆیە کاتەوە. کاتێک کە بۆم دەرکەوە ئەمە دارن نەشرێ بڵێ مؤسسەی ناشرون لە لوبنان ئەم کتێبەی مەبەست بۆ بگاتە هەموو وڵاتە عەرەبیەکان. ئەگەر 4 دێڕی لە تیا بوو بێ لەسەر سعودی ڕەخ نەبوو بێ، ئەم 4 دێڕی لابرد، 4 دێری لەسەر مسر لابرد، 4 دێری لەسەر هەر وڵاتێک کە ئەو زانیوێتی کتێبەکەی بەهۆی ئەو 4 دێڕەوە ئەشێ سانسۆر بکرێ نێڵم بچێتە ناو وڵاتەوە لای بردووە. ینی بە مەجموع 65 لاپەڕە لابرابوو. من هاتم ئەو 65 لاپەڕێ لە ئینگلیزیەکەەوە کرد و قسمەوە ناو کتێبەکە. ینی ئەو کتێبە ئێستا لە لای ئێمە کتێبەکەی پاراخانەیە، ئەو کتێبە نییە کە وەرگێڕە عەرەبەکە کردوێتی. بۆیە ئەم تێبینێ دەدەم ئەبێ ئەوانەی لەناو ئێوەیە خولیای وەرگێڕانیان هەیە دائیمەن وریابن، بە تایبەتی ئەو دەقانی کراونەتە فارسی. ئەوانی کە شارەزای بواری فارسین، من زمانی فارسی تێیەگەم بیخوێنمەوە، بەڵام شارەزای ئەو زمانە نیم. لە فارسیدا زۆر جار زاراوەکان لە وەرگێڕانە ئەبنە شتی تر، ینی خەڵک وازانێ فارسی زۆر ئاسانەوە نییە. من وەختی خۆی لە ئێران لە پارکی ئیران بووم، ڕام کرد ساڵی 82 بەرەو سووریا ڕۆیشتم، برادرە بە یەکەوە گەشت بووینە تاران، دوای 40 ڕۆژ بینیمەوە لە جادەی ئینقیلاب. وتم ئەرێوە چیەکەی تۆ؟ وتی ئێوە چیەکەم؟ تۆ بۆ خۆمان دەکەم بۆتە بەسەرە بین و چاوەڕێی ئەوەی قامەمان بۆ دەرچێ و سەفەرکەین. ئەوتم تۆ خەریکیی؟ وتی وەڵا خەریکی وەرگێڕانم. ئەوتم باشە چۆن وەرەگێڕ؟ وتی کاکە زمانی کوردی کۆمەڵی وشەی عەرەبیە و کۆمەڵێشتە کوردیە و بە ئاسانی تۆ وەریەگێڕی. ئەم تێڕوانینە لە ناو واقعی کوردستانی ئێمە بۆ وەرگێڕانی فارسی زۆرە، بەڵام لە بواری لە زمانی دووەم وەرگێڕانەوە ئەبێ ئەوانەی لە فارسیەوە وەرەگێڕن زۆر زۆر وریابن، دەقە ئەسلێکەش پێیاکەن بۆی بتوان لە وەرگێڕانە کاری پێ بکەن. ئەمەش یەکێکی ترە لەو بوارانەی کە لە بواری وەرگێڕان لە لای ئێمە ئەبێ هەڵوەسەی لە ئاسا بکرێت. خاڵێکی تر لە لای ئێمە لە بواری وەرگێڕانە بریتێ لە دزینی وەرگێڕان. لەوانەیە پێتان سەیر بێم قسەیە بکەم، من ناوی شوێن ناهێنم، بەڵام ئەگە خۆتان بە واقعی تۆزێ هەوڵی بۆ بدەن لە ماوەی 2-3 ساڵی پێشوودا هەتا شکاتیشی تا ڕوویدا دەقێ من وەرم گێڕاوە. ئەم دەقە بە لایەنێکی بازرگانی دەیهێنێ، دەیداتە کەسێک کە بە تەمەنیش و بە ناویش هیچ لە بواری وەرگێڕانە نەمان بیدۆ نەمان بیستووە، دێنێ ئەو دەقە
هەندێ وشەی لێە گۆڕێ ینی دەقاکە بە تەواوەتی وەرجێڕانی بۆ ناکاتەوە جارێکی تر و دێنێ ئەو کتێبە بە ناوی خۆیەوە بڵاوەکاتەوە. لەم بوارەدا کتێبی کاک ئازاد بەرزنجی دزراوە، کتێبی کاک ڕەوف دزراوە، کتێبی دەیان بە ڕێزی تر دزراون و لە بازاریشا دەفرۆشرێ و شکات لە محکەمەش کراوە، بەڵام محکەمە نەهات نەیتوانی یەکلای کاتەوە. بۆ نەیتوانی یەکلای کاتەوە؟ یەکلاکردنەوەشی زۆر ئاسانە. ئەگەر یەکێ بتوانێت کتێبێکی من بەرێ و بە ناوی خۆیەوە بڵاوی کاتەوە، واتە لە زمانی عەرەبیا بێ شارەزابێ یا لە فارسیا بێ شارەزابێ، لە حاکم ئیتوانی بیخاتە ژوورێکە بڵێ کاکە وەرە ئالەم کتێبە دەلاپەڕم بۆ وەرجێڕ. ئێگەر نەتوانێ وەریجێڕ ینی وەرجێڕ نییە. ئێگەر وەرجێڕ نەبێت چۆن نەتوانێت ئەم کتێبەی کە یەکێکی وەکو کاک ئازاد یا کاک ڕەو بێگەر یا هەر یەکێ لەو بەڕێزانەی کە لە بواری وەرجێڕان ئاهیژەکەن توانیویانە بیکەن و پێوەی ماندووبوون ئەو بێ بە حازری وەریگرێ و جێبەجێیکە. بە کورتی ئەگەر ئێمە دیقەت بدەین لە بواری وەرجێڕانە، من حەزەکەم لێرەوە بیکەینە گفتوگۆ، لەبەرەوەی من حەز ناکەم لێرەوە بە تاکتەنیا قسە بکەم. من هەندێ سەرقەڵەمم فڕێداوە، بزانین ئایا ئەو سەرقەڵەمانە بە یەکەوە ئەتوانین بیگەینینە ئەنجامێ ئەو نیگەرانیانەی من هەمە، ئەو تێبینیانەی من لە بواری وەرجێڕانە هەمە وایە، و ئەگەر وایە چۆن چاکیکەین، ئەگەر وانە چۆن من ئەو بە هەڵە چوونانی خۆم ڕاست بکەمەوە. چکە وەرجێڕان کایەکی زۆر زۆر گرنگە و هەموو وڵاتانی دنیا لە ڕێگەی وەرجێڕانەوە گەشەیان کردووە. وەرجێڕان بریتیە لە کارلێکردنی کولتوری، بریتیە لە گواستنەوەی فکری و تێڕوانی ئەوی دیکە بۆ خۆت، و ئێمە وەرجێڕانی پێچەوانەشمان هەیە کە ئێمە زۆر هەژارین تایدا، ئەوەی کە پێی دەوترێ ئێمە ئەدەبی خۆمان بەرهەمەکانی خۆمان بکەین بە زمانەکانی دنیا، بە ئینگلیزی بێ، بە ئەڵمانی بێ، بە فەڕەنسی بێ، تەنانەت بە عەرەبی و فارسیش بێ. ئێمە لەم بوارەشدا زۆر زۆر هەژارین و نەمان کردووە و کاتی ئەوە هاتووە ئێمە بیکەین. بەڵام لێرەوە ئەگەر بتوانین لە ڕێگەی ئێوەوە، لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە و لە ڕێگەی ئەو تەلەڤیزیۆنەشەوە پەیامێ بە حکوومەتی خۆمان بگەێنین، بە سەرۆکی هەرێمی بگەێنین، بڵێن وەرجێڕان پێویستی بە دامەزراوەیەکی نیشتیمانی هەیە، پێویستی بەوە هەیە بکرێ بە پرۆسەیەکی دامەزراوەیی کە بەشێ بێ لە پرۆسەی پەرەپێدان و گەشەپێدانی کوردستان، و بتوانێت هەموو کونجەکانی معریفە و هەموو کونجەکانی ئەدەب و هونەر و لایەنەکان بگرێتە خۆی بۆ ئەوەی ئێمە بتوانین سوودی لێ وەرگین. ئەخیر خاڵ و ئەیکەینە مناقەشە بریتیە لە وەرجێڕانی وێنە و وەدەنگ. ئێوە ئەگەر ئاگادار بن ئێستا زۆر لە درامەکان وەرەگێڕن، خەڵکی زۆریش سەیری درامەکانەکە، فلیمیش وەردەگێڕێ و بڵاو دەبێتەوە لە کەناڵە ناوخۆیەکان. ئێوە ئایا هەستان کردو هەندێک جار بەشێ لەو فلیمانە یا بەشێ لەو درامایانە بە سیستەمی ئەلکترۆنی کراوە؟ ئایا هەستان نەکردووە کە ڕستەکان ئەو ڕستەیە نادا کە لەگەڵ وێنەکە دەگونجێ یا لەگەڵ دەقی ئەو گفتوگویانی کە دەگونجێ؟ ئایا کاتی ئەوەش نەهاتۆ لەو بوارەشدا ئێمە سانسۆرێکی معرفیمان هەبێ وەکو چۆن ئێمە لە مصر ئەنیز مەنسوورمان هەبوو، ینی خەڵک ئەزانێ ئەوان کە فلیمە جیهانیەکانیان وەرەگێڕایە سەر زمانی عەرەبی، هاتۆ لە زمانە عەرەبیەکە چێژت وەرەگرت. بەڵام ئێستا تەماشاکەی هەندێک لە درامەکانیش بە لۆکاڵی وەردەگێڕێ، هەر بە لۆکاڵی ینی بە شێوەزاری لۆکاڵی وەردەگێڕێ. و هەرە گرفتی ئەخیریشمان بریتی ئێمە زمانی یەکگرتومان نییە. بەڕاستی من هەستەکەم لە دوای ڕاپەڕینەوە ئەوەندەی شێوەزارەکانمان خەریکە شوێنی زمانەکانمان، زمانی سەرەکیمان دەگرێتەوە. ئەمە بۆ خۆشی لە بواری وەرجێڕانە ڕنگدانەوەی هەیە. سا تەماشا دەکەین لە ناوچەی بادینانی ئێمە زیاتر تا 80 زیاتریش بەس بە بادینیە خوێننەوە، و لە لای ئێمەش بە هەمان شێوە بە شێوەزارێکی ترە خوێننەوە. ئەمە وا دەکا ئەو میلەتەی ئێمە ببێ بە دوو توێژی جیاواز و تەنانەت یەکگرتنەوەی زمان، دروستکردنی زمانی یەکگرتوش کە چ شێوازێکی دەبێەوە بە ڕێزان مامۆسای شارەزایەوە بوارە توانن زیاتر قسەی لەسەرکەن، پێویستی بە جۆرێ لە هەوڵدان هەیە. بەڵام ئەو دوو شێوەزارە و ئەم دابەشبوونی کە لە لای ئێمەش هەیە کە لە ناو کتێبی قوتابخانەکانە زۆر بە کاریکاتێریانە ئەیانوێ زمانی یەکگرتو دروستکەن، وشەیەکی بادینی لێرە ئەخەنە ناو بابەتەکان. بە هەر حاڵ ئەمە سەرقەڵەمەکانی من بوو، هیوادارم بتوانین دەوڵەمەندی کەین لە ئەنجامی ئەو گفتوگانی کە لەگەڵ بەڕێستان.